قەرنەتەوەیەک لە جیهاندا شانازی بە بوونی شارستانێت و مێژووی دێرینی خۆیە کاتووە بە پێی نووسراوە و سەرچاوەکان شانازیەکە بەوەی کە مێژووەکەی بۆکەیە گەڕێتەوە یاخود لە ڕابردووە چەند کەسانێک یان چەند بینشینێک یاخود چەند کارکراوە لەسەر ئازادی و بەڕێوەچوونی ئەو وڵاتەوە با بڵێن بوونی ئەو میرانی کە لەو سەردەمەیە کاریان لەسەر کردو کوردیش بۆ خۆی خاوەنی چەندی مینشینەکە لە ڕابردووە کاریان کردووە لەسەر ئازادی و سربەخۆی کوردو و ئەو مێژوویی دێرینی هەیە و هەر لە ئەو مێنشینانی کە لە ڕابردووە کاریان کردو لەسەرم بابەتە یەکێک لە مێنشینەکان مێنشینی ئەردەڵان و مەستورەی ئەردەڵانی و ئەم مێژووە مێژووی گرنگ و پڕوایەخە لە نێو ئەدەبیاتی کوردی و لەلایەن مێژوو نووسانی کوردیشەوە جگەی شانازیشە نووسینەوەی ئەم مێژوانە لەلایەن ئەو کەسانی کە کاری لەسەرەکەن یاخود کۆکردنەوەی ئەو بابەت و دەستنووسانی کە هەیە لەسەر و مێنشینانە کۆ بکرێتەوە لە دووتوی کتێبەکە بڵاو بکرێتەوە لە ئێستا کتێبی مێژووی ئەردەڵانی نوسەر و مێژوو نووسی ناودار مەستوری ئەردەڵانی چاپەکرێکە لەلایەن نوسەر جەمال ئەحمەد ئاینەوە ئامادەکراوە ڕاستە و خۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵمانایە کاک جەمالیان سڵاو لێ بێم کاتت باش عرض سڵاو ئەدەبنس لە خزمەت هەموو کاک جەمال ئێوارەت لە خزمەت ئێوەی بەڕێز سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت بەوە دەست پێکەم لەگەڵ تا گرنگجی کۆکردنەوەی ئەم مێژوو جارێکتە چاپکردنەوەی بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ ئەمە دەستنووسێکی زۆر باکار و مێژووی بوو کە دەستخەتی مەستورە بوو مەستورەی ئەردەڵان لە کاتی خۆی نە بە سوورەتی وەقایعنگاری بە سوورەتی تاریخنگاری یان مێژوو نووسی چون ئێمە دوو چ جیاوازمان هەیە یەکی هەیە کە واقعنگارە وەقایعنگارە زۆر نییە بەڵام مەستورە مێژوو نووس بوو یەکە مێژوو نووسی ژنی جەهان لە کاتی خۆی ئەحساسی ئەوەی کرد کە ئەپێ کارێکی وا بم چەند باودە مێژووی لەبەردەستا وەکو مێژووی قاسی حەمە شەریفە ئەردەڵان وە مێژووی لە بۆ چێربەیگە و ئەڵا ئیسمە دوایی هات خۆی هەڵەی ئەم کتێبانی نیشنووسی هەڵەکانی ڕاستەوە ئەوەی بە چاوی بینی هاتێکی ژیانی خۆی بە چاوی بینی وەتی بەقایەنگاری ئەوەی بیسی تا ساڵ 1960 ئەم دەستنووسە لای نەوانەوە بە منیاندا و منیش کارم لەسەری کارم کرد تەسیحم کرد بڵاوم کردەوە کە بەڵێ کاک جەمال بێگومان و کۆزانین منشینی ئەردەڵانێکێکە لە مێنشینە گەورەکان و مەساڵانێکی زۆر دەسەڵاتیان گرتووە دەدەست و چەندین کتێب و چەندین دەستنووس و بابەتی شەیە لەسەر ئەم میرنشینەکە بڵاو کراوەتەوە ئەم دەستنووسەی مەستورەی ئەردەڵانی چی بابەتێکی مێژووی پشتڕاست کردوێتەوە یاخود چ بابەتێکی تایە کە ئێمە لە کتێبەکانی پێشراکە لەسەر ئەم میرنشینە نووسراون بەرچاومان نەکەوتووە بەڵێ یەکەم کتێبی مێژوویی کە لەسەر ئەردەڵان باسی کردووە کتێبی شەرەفنامەیە ساڵ 1005 مانگی ئەو کتێبە نووسرا لە 1005 مانگی تا 1950 کاتی میرنشینی ئەمان ڕاخاندوو هیچ بەڵگەی مێژووی کاتان نەنووسرا دوایی سێ کەس لە کاتی ئەمانەخان و خەسرۆخانی مێردی مەستورەی ئەردەڵان سێ کتێبی مێژوویان نووسی یەکێک کتێبی سەبەت و تەواریخ بوو یەکی کتێبی لۆب و تەواریخ بوو و یەکێکی کتێبی مەدائس مەستورە لە زەمانی میری ئەردەڵان ڕەزا قولی خان بوو و غوڵام شاخان تاونەتاو یەک هەر کامیان بە میری لەو کاتادا ئەم
كتێبە مێژوویانە وردووە بۆی دەرکەوت کە بڕێ هەڵێ یانە ڕاستۆ کردەوە دانیش کتێبی تازەی نووسی بەڵام یاقەتی ئەویش بڕێک لەو ڕووداوەکان کە لە ناو کتێبی مەستورە ناو کتێبی مێژووی مەستورەیە زۆربەی لە مەستورەکە لە ناو دەسەڵاتی خاوەن دەسەڵات بوون و خاوەن هەموو شتێکی لەوان پرسی و شاهدی ڕووداوەکان بوون زۆربەی خۆی مەستورە خۆی بە چاوی خۆی یا لە کاتی ئەمان الله خان تا هەمووی بە چاو خۆی بین و ئاخرین عبارەتێکە لە ناو کتێبەکەیە چەند ڕۆژێکە یاوم هەیە و چیم بەسەرتێ کە هەر بۆ لە مسلمانی نشاوە. بەڵێ کاک جەمال لەمێ پرسیارەوە کە مۆگەزانین و دەستنووسانی مێژووی ئەردەڵان و بە تایبەتەوانەشی لەلایەن مەستوری ئەردەڵانیەوە نووسراوە زمانی فارسین هەر بە هەمان زمان بڵاوکراونەتەوە یان وەرجێڕانتان کردو بۆ زمانی کوردی؟ ئەم کتێبە ئەسڵا لە ڕاستیدا بە زمانی فارسی نووسراوە بەڵام مامۆستا هەژار ئەمەی بە کوردی تەرجمەی کردووەتەوە و شکور مستەفایش هەرم کتێبیە تەرجمە کردووەتەوە بە زمانی کوردی کە وا بزانم ئاراس لە کاتی خۆی ساڵ 2005 ئەمەی بڵاو کردووەتەوە بەداخەوە ئەمە بە فارسیە. کاک جەمال لە پلانە نییە وەرگەڕێتە سەر زمانی کوردی یاخۆ هەر زمانێکی تری زیندوو کە بێگومان لەبەرەوەی کە دەستنووسە و بابەتەکان کەواتە لەسا سایانی دڵنیای لە مێژوو لە بابەتە نووسراوەکان و توانرێ لایندەیەکی شاوەکو سەرچاوی زانستی گرنگ بێگومان بەکار بهێنرێت. هیچ پلانێکەیە وەرگێڕێت؟ هیچ پلانێکەیە وەرگێڕێتە سەر زمانی کوردی؟ بەڵێ کاک جەمال ئێستا گوێت لە منە؟ ساتان بۆ کاتێک قەت بوو داواکەم دوبارە بڕێن باشەچوان پرسیارەکەم ئەوەی ئەڵێم بۆ پێی کە بابەتەکان دەستنووسە واتە بێگومان تەواوی زانیاریەکان ڕاستە و برێ بە دەستنووسی تاوەکو ئێستا گەیشتوێتە دەستی بەڕێستان هیچ پلانێکەیە بەوەی کە وەرگێڕێتە سەر زمانی کوردیا خوتەر زمارێکی تری زیندوو؟ بەڵێ ئەبێ ئەم کارە بکرێت ئینشاڵڵا کاگادمان بەرزەنجی وادی داوە لای وەرگێڕێکی زۆر بەناوبانگە وادی داوە کە ئەم کتێبە بە کوردی بەڕیگرێتەوە دەستنووسەکە من هەمە بە زمانی فارسیە کامڵترین نسخەی دەستنووسی مەستورەیە ساڵ 1328 هەتاوی لای ئەم کتێبە لە چاپترا بەڵام فرق و ناقص ئێستاکە ئێمە نسخە خەتیەکە بەدەستمانە و منسوورەکانی ئەردەڵان لە ئیندیکا و ئەمەی بۆم هێنا خۆی لە نەماڵەی ئەردەڵان لە ڕزاکانی خەسرۆخان مێردی سکورەس ئەم کتێبیە بۆم هێنا و منیش لەسەری کارم کرد زۆر کامڵە زۆر ئەتمانی بەرپەنجی وادی داوە کە بە زمانی بەرگرت. باشە کاک ئەحمەد وەک دوایین پرسیار هەرتەنها باسکردنە لە مێژووی ئەردەڵان یاخود دەستنووسە شاعریەکانی مەستورەشی تێدایە؟ نا دەستنووسە دیکەکانی مەستورە یەکێکی شەرعیاتە کە 2005 بڵاو بووە و چاپ بڵاو بووێتەوە لەسەر عەقیدەی وەشاعی ئیسلام و مەذهەبی شافعیە. نسخەی دیکەی هەیە کە هیچ مێژووە بەڵام کورتترە ئەو 2005 ئەویش بەناو تاریخ الئەکراد ئەویشم بڵاو کردووەتەوە دو تەسیحم کردووە کتێبێک مەستورە دیوان شێعرەکە
دیوانەکەی جدی ڕۆحانی مەردوخڕۆ بە ئیسەش چاپە کردێتەوە و کوردیەکانیش وابزانم قەرەداخی ئەویش و دوو سێ کتێب یارە گوم یەکێ مەدەبە دیوانی شعرە کامڵەکەی دیوانێکی کورتە 2000 20,000 بیت شعر وەکە ئیستا فقط 2000 بیت ئەو دیوان گەورەکە 20 ئەویش ناکارە ئینشاءالله پێکەین کتێبی دیکەی هەیە کە شعاتە منشعاتی نامەکانی من شوێنگەل جۆراوجۆر نوێتی خەڵک کردووە بۆ ئەوەی فێری بنگاری بن کە ئینشاءالله بە زووی ئەویش چاپە بێت